بەنسبەت کۆمەڵی ئیسلامی تا ئێستا پرسە لای ئێمە بەکراوەی ماوەتەوە بڕیاری کۆتاییمان لەبارەیەوە نەداوە و هەردوو بژاردەکە لە بەردەمان کراوەیە و شێوازی مامەڵەشمان لەگەڵ هەم پرسی ئۆپۆزیسیۆن بوون هەم پرسی بەشداری لە حکوومەت ئەکەوێتە سەر بەرنامەی حکوومەت و کاری داهاتووی حکوومەت و ئەوەی کەم حکوومەتە چە نەتوانێت کێشە بنەڕەتیەکانی هەرێمی کوردستان چارەسەرکا و چە نەتوانێت حکوومەتی هاوڵاتی بێت. لای ئێمە ئاساییە تەبەن ڕاوێژ هەبێت لە ڕابردووشدا ڕاوێژمان هەبووە و گفتوگۆ هەبێت لەوە ڕووە بەڵام ئەوەی کە وەک چاوەڕوانی نایمە چاوەڕوانی بەرچاوڕوونی خۆمانین و کۆمەڵی ئیسلامی و چاوەڕوانی وەکو باسم کرد ئەجندای حکوومەت بزانین و هەر لایەنە و سروشتی یا با بڵێین میکانیزمی خۆی هەیە هەم بۆ بڕیاردان و هەم بۆ شێوازی مامەڵی لەگەڵ ئەو پرسە ئێمە و کۆمەڵی ئیسلامی هەم پەلەمان نییە لە بڕیاردان حقیقەت و هەم وەکو مەبدەیەکیش لای کۆمەڵی ئیسلامی ئەمە هیچ کات گفتوگۆمان ڕەت نەکردوتەوە ئێمە پێمان وایە بێ گفتوگۆ بکرێ بەرچاوڕوون بین و ئەو کاتی ئەوەی کە خزمەتی گشتی بکەوە بەرژۆندی گشتی تحقیقکە ئەو کات ئێمە بەو شێوەی هەنگاوی خۆمانەنی ئێمە و کۆمەڵی ئیسلامی نە لەژێر زەخت و فشاری شەقام داینە لەژێر زەختی کادرانی خۆمان داینە لەژێر هیچ بارودۆخێکی حاڵەتێکی تەبیعی و سروشتیمان هەیە بەشدار بووینە پرۆسەکە ڕێژەی دەنگەکانمان زیادی کردو و کورسیمان زیادی کردو حاڵەتێکی سروشتی ئەمە ئەوەیە کە بە شێوەیەکی سروشتی و ئارام بڕیاری خۆمانە دەین و تا ئێستا لا هیچ هێزێکی سیاسی ڕوون نییە کە بەرنامەی ئەم حکوومەتە چۆن نەبێ ئەم حکوومەتە چۆن پێک دێ و پێکێنەر ئەساسیەکانی ئەم حکوومەتە کامانن